لەوانەیە لە فیلمەکاندا دیت بێتان کە مێشێک خەریکە وزەوز دەکا و دەسێتە ناو بینایەک، بەڵام کاتێک کامێراکە دەچێتە پێش و لی نزیک دەبێتەوە دەبینن کە ئەو مێشە یەک دانە ڕۆبۆتە و عادەتەن لەو بینایەدا یا بڕیارە سیخوڕی بکات یا لەوانەیە بیهەوێ کەسێک بکوژێت. لەوانەیە بۆتان خەیاڵاوی بێت، بەڵام بە ئاگەری زۆرەوە ئەو شتە یا بوونی هەیە یا بەو زوانە ساز دەکرێت. کاتێک سەبارەت بە جەنگ و شەڕ قسە دەکەین، تەکنۆلۆژیا و استراتیژی لە هەموو شت تەنانەت لە پوڵیش بەنرختر و گرنگتر دەبن. هەر بۆیەش لە زۆربەی دەوڵەتەکان زۆرترین بودجە و داهات بۆ سوپای ئەو وڵاتە تەرخان دەکرێت. زۆرترین پوڵ خەرج دەکەن تا لە جەنگدا کەمترین مرۆڤ بەکاربێنن، بەو واتایە کە لە جیاتی ئەوەی سەرباز بچێت بۆ شەڕ ئەوە ڕۆبۆتێک بەکاردێنن. لە ساڵی 2016 هەواڵنێرێکی بەناوبانگ بەناو ئانی جەیکۆبسن بڵاوی دەکاتەوە کە ڕێکخراوەی دارپا لە دوای ئەو تەکنۆلۆژیایە و خەریکە تاقی دەکاتەوە. بەڵام دارپا چییە؟ دارپا کورتکراوەی ئەو ڕستەیە، Defense Advanced Research Project Agency، کە بە کوردی دەبێتە ڕێکخراوەی پرۆژەکانی توێژینەوەی پێشکەوتووی بەرگری. ئەو هەواڵنێرە بەناوبانگە ڕوونی دەکاتەوە کە ئەو ڕێکخراوە لە کاتی جەنگی ساردەوە خەریکی چالاکیە. ئەوان لە دوی سازکردنی هەموو جۆرە ڕۆبۆتێکن، جا لە باڵندەڕا بگرێت تا ئێستا کە گەیشتونەتە مێرولەکان. ئەوان بۆ دەستپێکی کار مێشکی باڵندە یا مێرووەکان دەستکاری دەکەن و مایکرۆچیپێک لە مێشکی داوێن کە بتوانن کۆنتترۆلی بکەن. لەوانەیە بەرگوێتان کەوت بێت کە ئەمریکا زۆرترین بودجەی بەرگری هەیە، کاتێک ژمارەکەی دەبینی کە زیاتر لە 800 ملیارد دۆلارە. لەوانەیە لە خۆتان پرسن ئەو پوڵانە چی لێ دێت؟ چون هەرچەندێکیش کەشتی جەنگی و وێرانکەر و جەنگاوەر ساز بکەن نابێتە ژمارەی ئەو بودجێ و ئەوەندەیان پێویست نابێت و بمێنێت کە هەر ساڵی 20 ملیاردیشی لەسەر دادنێت. دارپا بەشێک لەو توێژینەوە شاراوانەیە کە ئەو خاتونە بڵاوی دەکاتەوە. هیچ دیار نییە کە چەندانە لەو ڕێکخراوانە بوونیان هەیە کە ئەو بودجەیە بەکاردێنن، بەڵام باوەش بڵین کە زیاتری ئەو بودجەیە بۆ توێژینەوە خەرج دەکرێت تا شتی نوێ بدۆزنەوە. کۆمپانیای بۆستۆن داینامیکتان بیستووە؟ ڕەنگە بیناسن. ئەو یەکێک لە پێشکەوتوترین کۆمپانیاکانی جیهان لە بواری ڕۆبۆتیکدایە. کۆمپانیایە کە ڕۆبۆتی ئەتلەسی ساز کردووە. ئەتلەس هاوشێوەترین ڕۆبۆت بە مرۆڤە. جەیکۆبسن سەبارەت بۆ بابەتە ڕوونی کردوتەوە کە ئەتلەسیش داوای دارپا لە بۆستۆن داینامیک بووە و یەک دانە لەو توێژینەوانە بووە. زیاتر لە 10 کۆمپانیا و ڕێکخراوە بۆ دارپا کار دەکەن کە کاریان تەنیا داهێنان و تەکنۆلۆژیایە. ئەو هەواڵنێرە باز لەوە دەکات کە دارپا جۆرە درۆنێکی هەیە کە بە قەدرانی نۆکی مرۆڤ دەبن، بەڵام وەک درۆنی تەواو کار دەکەن. ئامانجی دارپا لە سازکردنی ئەو درۆنانە ئەوەیە کە ئەگەر بۆ هەر شوێنێکی ناردن وە بزانن مێرون، بە شێوەیەک خەریکن سازیان دەکەن کە تەواو لە شێوەی زەرگەتە بچن. لە تەنیش سازکردنی ئەو ڕۆبۆتانە دارپا ئامانجێکی گەورەتری هەیە. ئەوان لە بەشێکی جیا لە سەرخودی مێرولەکان کار دەکەن. دەیان هەوێ بە شێوەیەک مێرولەکان دەستکاری بکەن تا بتوانن لەسەریان کۆنتترۆلیان هەبێ تا هەر کارێک بیان هەوێ بۆیان بکەن. بە واتایە کە ئیتر هیچ کەس تێناگات کە ئەوە درۆنە. ئەگەر بیشی کوژی وەک یەک مێرولەی ڕاستەقینە دەکوژێ، چۆن هەر بەڕاستیش مێرولەیە، بەڵام مێروویەک کە مێشکی لە کۆنتترۆلی کەسانی دیدایە. لە جیهاندا چەند شوێنی دی ئاوا هەن کە لەسەر ئەو بەشە کار دەکەن، وەکو زانکۆی تەکنۆلۆژیای نانیانگی سنگاپور. لە بەشی ڕۆبۆتی ئەو زانکۆیە هەر ئەو کارەکە ئایلان ماسک کردوویەتی، یعنی دانانی چیپ لە مێشکی مرۆڤ ڕێک خەریکن ئەو کارە دەکەن، بەڵام ئیوان لەسەر قالۆچەیە. زاناکانی ئەو زانکۆیە توانیویانە قالۆچەکان بە شێوەیە کۆنتترۆلکەن کە بە قسەی وان هەڵێت یان بە ڕێگادا بڕوات یا بوەستێت. تا ئێستا توانیویانە کۆنتترۆلی ئەو سێ کارەی قالۆچەکە بکەن کە کارێکی بێبایەخیش نییە، بەڵکو وەک شۆڕشێک وایە، چۆن توانیویانە هێزی پاڵنانی قالۆچە لە کۆنتترۆلی خۆیان هاوێن و دەتوانن لەو هێزە بۆ ئامانجەکانی خۆیان کەڵک وەرگرن. زۆر ئاسان، نەباتری دەوێ نەسوتەمەنیەکی دی. ئەو تەکنۆلۆژیایە زۆر سەرنجڕاکێشن، بەڵام لەلایەکی دیژڕا جێگای مەترسین، وەک چۆن دەتوانین زۆر کاری بەسوود بەو تەکنۆلۆژیانە بکەین، هەروەها دەتوانین بۆ کاری ترسێنەر و خراپیش بەکاریان بێنین. بۆ نمونە ئەگەر ئەو تەکنۆلۆژیایە بکەوێتە دەست مرۆڤێکی خراپکار، دیار نییە کە بۆ چ کارێک بەکاری بێنێت. جێگای باسە کە تەواوی ئەو دەوڵەتانەی کە خەریکن لەسەر ئەو تەکنۆلۆژیایە کار دەکەن ئاگادارن کە چەندە دەتوانێت مەترسیدار بێت، بەڵام هەروەش هەمویان دەیان هەوێ یەکەم وڵات بن کە دەستیان بەو تەکنۆلۆژیایە دەگات، بە تایبەت ئەمریکا و چین. ئەو دوودانە زیاتر لە وڵاتانی دیکە بەدوایەوەن، بەڵام چۆن دەتوانین بوونەوەرێکی زیندوو کۆنتترۆل بکەین؟ بە زمانی ئاسان وەڵامەکەی ئەوەیە کە کۆئەندامی دەمارەکان کۆنتترۆل بکەین. کۆئەندامی دەمار سیمکێشی بوونەوەری زیندویە.
وەک سیمکێشی ماشین هەرچەند بوونەوەری زیندوو ئاڵۆسترە بەڵام هەر بەو شێوەیە کار دەکات مێشک لە شوێن کۆمپیوتەری ماشینە بوونەوەری زیندووش هەروایە ئەگەر کۆئەندامی دەمەرەکان کۆنترۆل بکەیت دەبێ بەڕێوەبەری مێشکی ئەو بوونەوەرە کۆمپانیای نۆرۆلینکی ئایلان ماسکیش ڕێک خەریک ئەو کارە دەکات بەڵام لەگەڵ مێشکی مرۆڤ ئاڵۆسترین شتێک کە تا ئێستا مرۆڤ نەیتوانیوە بە تەواوی بیناسێت نۆرۆلینکیش هەر ئەوە دەڵێت کە ئێمە بەدانانی ئەو چیپە دەمان هەوێ کۆنترۆلی کۆئەندامی دەمارەکانی ئەو مرۆڤە بدەینە دەستخۆی کە بۆ نمونە ئەگەر ناتوانێت بە ڕێگادا بڕوات بتوانێت ئەو کێشەی چارەسەر کات ئەوانەی کە باسمان کرد لایەنی باشی ئەو تەکنۆلۆژیایە بەڵام لایەنی خراپیشی هەیە مەترسیدارترینیان ئەوەیە کە لە کۆتاییدا بتوانن ڤایرۆسەکان و میکرۆبەکان ببەنە ژێر کۆنترۆلی خۆیان کارناسانێکی زۆر وەکو خاتو جێکۆبسن داهاتوویەکی ترسێنەریان وێنا کردووە ئەو دەڵێ بۆ نمونە دەتوانن ڤایرۆسێکی کۆنترۆلکەن و لە نێوان کۆمەڵێکی خەڵکی زۆردا بڵاوی بکەنەوە و دواتر بەو ڤایرۆسە مێشکی تەواوی ئەو خەڵکە کۆنترۆل بکەن پێمان خۆش بێت یانە مەودایەکی زۆرمان لەگەڵ ئەو تەکنۆلۆژیایە نییە کۆمپانیای نۆرۆلینگ هەر ئەو ساڵ بۆ یەکەم جار چیپێکی لە مێشک مرۆڤێکی هاویشت مرۆڤێک کە لە مل بۆ خوارێ فەلەجە لە یەکەمین قۆناغی ئەو تاقیکردنەوە سەرکەوتوو بوون هەڵبەت بەو مانایە ناکە توانی بێتی بەڕێگادا بڕوات لە ئێستادا تەنیا توانی بێتی بە مێشکی کۆمپیوتەر و مۆبایلەکەی کۆنترۆل کات ئەوە زۆر گرینگە کە مرۆڤ بە چیپێک بتوانێت ئەو کارانە بکات لە حاڵێکدا کە توانایی کردنی هیچ کارێکی نییە ئەوە هێشتا سەرەتای ئەو ڕێگایە تەنیا چەند مانگە کە ئەو چیپە لە مێشکیدایە بەڵام ڕۆژ لە دوای ڕۆژ زیاتر کۆنترۆلی خۆی لە دەست دەگرێت زۆر یەک لە مرۆڤە بەناوبانگەکان لە تەکنۆلۆژیادا وەکو ستیڤ وەزنیک دەڵێن کە بۆ کوێ ئەوەندە بپەلەن باشە دەتان هەوێ بەو تەکنۆلۆژیایە بگەن و کێشەی نییە بەڵام بۆ ئەوەندەتان پەلە هەیە کەمێک بیری لێ بکەنەوە کە بزانن دەو هەوێ چ بکەن دواتر دەستی پێ بکەن بۆ نمونە 6 مانگێک سەبارەت بەو بابەتە زانیاری خڕکەنەوە و تەواوی لایەنەکانی چاو لێ بکەن ئەگەر لایەنە باشەکانی زیاتر بوون کارەکە دەست پێ بکەن بەڵام ئەگەر بە پێچەوانە بوو هەل لەوێ ڕایگرن ستیڤ وەزنیک قسەکەی ڕاستە ئەو جۆرە تەکنۆلۆژیانە زۆر جێگای مەترسین بەڵام جیهان گوێی لێ نییە هەر وڵاتێک لە دوی ئەوەیە زووتر بگاتە ئەو تەکنۆلۆژیایە دارپا لە پێش هەموویانە چۆن بودجەی دەوڵەتی لە پشتە و زۆر بەجددی خەریکی توێژینەوەیە ڕای ئێوە چییە؟ ئایا ئەو تەکنۆلۆژیایە بۆ مرۆڤ بە سوود دەبێت لە کاتێکدا کە لە نێوان مرۆڤەکاندا هەزاران بیر و بۆچوونی جیاواز هەیە؟ ئێوەش ڕای خۆتانمان بۆ بنووسن دەنگی ئێمەتان لە بڵینگۆڕا بیست ئەمن سمکۆ جەهانگیریم و خۆشحاڵ دەبم ئەگەر بۆمان لای بکەن سابسکرایبمان بکەن و ئەو ڤیدیۆیەش بۆ دۆستان و هاوڕانی خۆتان بنێرن